أبد افتهمتوا؟ من ما افتهمت؟ ويوميا استخدمها. لازم نقدس ماكينة زينة، ماكينة خياطة. اما وكو رخراوي دوستا كسر بروجيكت من هي كللاين رخراوي NFPA و پاپشتێکرێ پرۆژەکە بۆ ژنان و کچانی هەم کەمپ و هەم خانەخوێی ناوچەی گەرمیانە بۆ ئەم مانگە ئێمە دەورەیەکی خۆلی دیزاین و درومانمان هەیە هەم بۆ ژنانی کەمپ هەم بۆ ژنانی خانەخوێی ناوچەی کەلار بۆ ئەوەی بتوانن هەم پەرە بەتوانەکانیان بدەن هەم بۆ ژنان بتوانن کە پیشەیەکی تایبەتی بە خۆیان هەبێت هەم یارمەتی خۆیان بدەن هەم یارمەتی خانەوادەکانیان بدەن تێیدا 15 ژن بەشدار ئەبێ کە تێکەڵی هەردوو کەمپەکەی کەمپی خۆرەتوو تازەکەی لەگەڵ ناوچەی کەلار لە تەنها لە ئافرەتانی کەمپێک ناتوە هەم لە ئافرەتانی کەمپ و هەروەها ئافرەتانی ناوچەی گەرمیانیش